کەچی دوودانە دوو دەکاتە تەنگ هەموو تێک ڕادیانەوە دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابانەوەی کەم دەهێنا و داهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوورێ و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوە لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتێنەکات لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە چار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم تۆت پارچەکەن بمگەنە ژێر لەو ڕەگبار بچمە سەردار بەو دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار